بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم من سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ پێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە ڕۆژی سێشەممە و باسکردنی ئەمە تایبەت دەبێت بە قسەکردن لەسەر چامپیۆنز لیگ ئەگەرچی گەرمترین هەواڵی ڕۆژ هەیە لەسەر ڕایەنەرایەتی هەڵبژاردەی بەرازیل لەلایەن کارلۆ ئەنشلۆتی ئەوانێ بەڵام ئێمە ئینشاءڵڵا لە بەرنامەیەکی تایبەت زۆر بەچڕی باس لە ماڵاوای ئەنشلۆتی لە ڕیاڵ مەدریت و قسە و باسەکان لەسەر ئەنشلۆتی و وەرگرتنیەرکی ڕایەنەرایەتی بەرازیل و ئەو ڕەخنە و گازندانەی کە هەیە و ئەم پێشهاتانەی کە دێتە بەردەمی تا چەند لەگەڵ ئەم بابەتە یەک دەگرێتەوە چونکە بەداخەوەی من لە ناو کووردا جۆرێکمانتی هەڵکەوتووە لەسەر هەموو پرسێ کۆمەڵە پرۆفیسۆر دروست دەبن بەڵام لە کۆتاییە ئەو کەسە ئەسڵەکەی وانە بەڵام ئێمە وامان لێ کردووە و بابەتەکە نازانێ بەڵام بۆت باسەکە دەتوانێت 10 دقە 15 دقە قسەت بۆ بکات لەسەری بەڵام لە کاتێکە واقعەکە بابەتێکی ترە بەڵام ئێمە باسی ئەمڕۆمان لەسەر پاریس سەن ژەرمان و ئارسناڵە حەز دەکەم ئەپدەیتێ بکەینەوە بە باسکردنی ئەم دوو تیپەیە و دوو ڕێگەی جیاواز دوو ئامانجی جیاواز لەم تیپەیە بەدی بکەین چونکە ئێمە لە هەردوو بابەتەی هەردوو یارەکەی چامپیۆنز لیگە ئێمە ناچارین ئەم دوو خوێندنەوەی بکەین بۆ تیپەکە ئەگەر لە ئارسناڵەوە دەست پێ بکەین ئێمە تیپێکمان لەبەردەمایە کە ئەمساڵ لە خودی پاریس سەن ژەرمانی بردۆتەوە لە چامپیۆنز لیگە ئەمساڵ لە هەردوو یارەکە لە ڕیاڵ مەدریدی بردۆتەوە لە چامپیۆنز لیگە کە ساڵانێکی زۆرە ڕیاڵ مەدرید بەم جۆرە نەدۆڕاوە لە چامپیۆنز لیگە و لەوە گرنگتر لە ڕیاڵ مەدرید بوونی کارلۆ ئەنشلۆتی بۆ لە ڕانەرایەتی ڕیاڵ مەدرید بەڵام ئارسناڵ ئەم سەرکەوتنی بەسەردایانەوە باز لە تیپی یەکەین کە لە نازناوی پریمەر لیگ بێهیوا بوو و هەوڵی پلەی دووەمەیە لە پریمەر لیگە باز لە تیپی یەکەین کە لە جامیەتی ئینگڵتەرا ماڵاوایی کردووە باز لە تیپی یەکەین کە لە جامیانە پیشەگەرەکانی ئینگڵتەرا شەر نەیتوانی سەرکەوتن بەدەست بێنێ واتە کۆی گشتی ئەمە کە باسی ئەرسناڵ دەکەین ئێمە باسی تیپێک دەکەین کە 5 ساڵە لەلایەن ڕایەنەرێک و دەستەیەکی کارگێڕیەوە بە سەرپەرشتی ئیدۆ خەریکی ڕێخستنی یانەیەکن و پرۆژەیەکیان بنیاد ناوە لەم تیپەیە بۆی کە ئارسیناڵێک بۆ بردنەوەی نازناوەکان دروست بکەن سەرەتای ئامانجی ئەرسناڵ من دڵنیات دەکەمەوە بردنی نازناوی پریمەر لیگە بەڵام کاتێک پریمەرەکەی بۆ دەستەبەر نەبووە ئەمساڵ هاتۆتە واقعەک وەکۆی میکێل ئارتێتاش باسی کرد وتی ئێمە دەمانەوێت نازناوی چامپیۆنز لیگ دەستەبەر بکەین خودی لویس ئێنریکیش لە کۆنگرەکەیە پشڕاستی کردەوە وتی ئەرسیناڵیش هاوشێوەی ئێمە ئامانجی دەستەبەرکردنی نازناوی چامپیۆنز لیگە کەواتە بۆ پرۆژەکەی ئارسناڵ بۆ پرۆژەکەی ئارتیتا بۆ یاریزانەکانی ئارسناڵ ئەوانەی کە چەند ساڵێکە لەم تیپەیە کار دەکەن کەوتونەتە دۆخێکەوانێ ئێستا زۆر ئاسایی بۆ ئارسناڵ بەرامبەر بە ڕیاڵ مەدرید ماڵاوایی بکردایە وەرزێکی شکست خواردبوو دواتر باس دەکرد بەڵام ئێستا بە چاوێکی تر سەیری ئارسناڵ دەکرێت ئارسناڵ تاکە نوێنەری ئینگڵتەرایە لەم پاڵاوانتێت دەرکەری ڕیاڵ مەدریدە بۆیە چاوەکان لەسەر ئەرسناڵ زیاترە یعنی دیوی بینینی ئەرسناڵ لە چاو ڕابردوو هەر لە وەرزی ئەم ساڵە فەرقێکی زۆری کردووە و پێوەرەکانیش بۆ ئەرسناڵ ئەوەیە کە ئێستا پرۆژەکەی ئارتیتاگەر لەم کاتەدا شکست بێنێ ڕەنگە لە ڕووی بواری کارگەڕیەوە قسێکی تری لەسەر بکرێ بەڵام ساڵی داهاتوو زەختەکە لەسەر ئەرسناڵ زیاتر دەبێت و ڕەنگە ئارتیتا ئێسەوەی مسۆگەر کردبێ بۆ ساڵی داهاتوو ڕایەنەری ئارسناڵە بەڵام کاتێک لە وەرزی ئەم ساڵ ماڵاوی کرد ساڵی داهاتوو داواکاری گەورەتر لەم ڕایەنەرە دەکرێت و ئەو کاتە بردننی نازناوێک لەسەر ئەرسناڵ دەبێتە حاڵەتێکی ئیجباری بۆ ئارتیتا لە وەرزی داهاتوو تاوەی لە پۆستەکەیدا بەردەوام بێت ئەمە وەکو خوێندنەوەیکی گشتی بۆ ئەرسناڵ لە بەرامبەردا خوێندنەوەیکی پێچەوانەمان هەیە بۆ پاریس سەن ژەرمان ئێمە تیپێکمانەیە 2 ساڵە خەریکی بنیادنانی پرۆژەیەکە لە پاڵەوانێتی ئەوروپیەکان وەکو دەست بەکاربوونی ئێنریکی کە یەکەم ڕێکەوتنی لەگەڵ ناسر خلەفی ئەنجامیدا بەو ڕێکەوتنە بوو کە لە ماوەی 3 ساڵدا ئێمە تیپێکی ڕکابەرمان هەبێت بۆ بردنەوەی نازناوەکان کە بینیشمان وەرزی ڕابردووش پاریس سەن ژەرمان بەرامبەر بە بروسیا دۆرتمۆند لە قۆناغی چوارگۆشەی زەڕینی چامپیۆنز لیگا ماڵاوایی کرد کە هەمووشتان دەزانن ماڵاواییکردنەکەی پاریس سەن ژەرمان ڕاستە دوویارەکەی دۆڕان بەڵام بەخت یاوەری نەبوو تیپەکەی ئێنریکی کە چەندین جار تۆپی بەرزتوونی گۆڵکەوت بەرحاڵ ناچینەوە سەر وەرزی ڕابردوو بەڵام بابەتەکە
وەکو خۆی کە باسیکەین ئارسنال لە وەرزی ڕابردوو پاریس سەن ژەرمان لە وەرزی ڕابردوو هاتۆتە چوارگۆشەی زێڕینی چامپیۆنز لیگ و تیپەکە پاڵەوانی فەڕەنسا بۆم ساڵیش پاڵەوانی فەڕەنسای مسۆگەر کردووە ئێستا لە سەرڕێ بووی دوو نازناوی دیکەش لە فەڕەنسادا بەرێتەوانێ و کە نازناوێکیان فەرمینیە بەڵام خولی ناوخۆی فەڕەنسا کە دەبێت ئەنجامی بدات و لەبەردەم نازناوی چامپیۆنز لیگیژە کەواتە بۆ پاریس سەن ژەرمان دەڵێن جیاواز لە هەستی پێشی دیکە پاریس سەن ژەرمان هەوڵ بۆ بردنەوەی نازناوی چواریە لە وەرزی ئەم ساڵە چونکە سێ نازناو هەیە لە فەڕەنسا کە ڕکابەری لەسەر دەکات نازناوێکیانی دەسەبەر کردووە و نازناوێکی ژەیە لەسەر ئاسی ئەوروپا کە گرنگترین و بەهێزترین نازناوی نوێژکە نازناوی چامپیۆنز لیگە و پاریس سەن ژەرمان ڕکابەری لەسەر دەکات و پرۆژەکەی ئینریکی لێرەدا پاشەم هەنگاوانەی ناوێتی جارێکی تریش هاتنی بۆ چوارگۆشەی زێڕین تا ڕادەیەک پرۆژەی ئینریکی بە شکست حسێب ناکرێت ئینریکی هێشتا ساڵی داهاتوومە بەڵام پرۆژەکەی ئینریکی چی لێت با من پێتان بڵێم ئەگەر بێت و لە وەرزی ئەم ساڵە پاریس سەن ژەرمان سەرکەوتونە بێ لە گەشتن بە یاری کۆتایی ساڵی داهاتوو لە پرۆژەی پاریس سەن ژەرمان لە دوهەمین گۆڕانکاریە بۆ ئینریکی داوای گەورە لەم ڕانەرە دەکرێت کە هیچ بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگە چونکە با من پێتان بڵێم ئینریکی لە ماوەی ئەم ساڵ و نیوەی دەست بەکار بۆ لە ڕانەرایەتی پاریس سەن ژەرمانە 740 ملیۆن یۆڕۆی سەرف کردو لە نوێکردنەوەی تیپەکەیدا بەڵێ دەستبەرداری زۆرە سێری گەورە بۆ بەڵێ دەستبەرداری تیپەکە تۆ میسی لە ڕۆژتۆت دخۆی دەستبەرداری نیمار بووە دەستبەرداری مباپێ بووە هەموومانە کراوە دەستبەرداری چەندین یاریزانتر بووە بەڵام بابەتەکە لێرە وەکو خۆی ئەوەیە کە ئەم ڕانەرە 740 ملیۆنی سەرف کردووە بۆ ئەم پاریسە جوانەی کە دروستی کردووە لێرەدا ئێمە هەرگیز باسی ئەم پارەیە ناکەین کە ئینریکی بەخەرجیداوە بۆ لەبەری بەرهەمەکەی نیشانناوین کاتێک ڕانەرێک دێت داواکاری دەکات لە کاریگەڕیانەکەی لە بەرامبەرەوەی شتێکی باشیان بداتێ ئەو کاتە نەکارگەڕەکە و نە هاندەرانی تۆپی پێ و نەشیکەرەوەکانیش ناتوانن ڕەخنە بگرن لەوەی کە تۆ جیاواز لەوانی تر پارێکی زۆر بۆ لەبری تۆ تیپێکی جیاوازترت دروست کردووە تۆ تیپێکی ناوازەترت دروست کردووە ئێمە من لە سەرەتای ساڵی 2025 جوانێ چەند دەستایشی بەرشلۆنە کرابێ هێندە ستایشی پاریس سەن ژەرمان کراوە چونکە ئەوەی پاریس سەن ژەرمان خوڵقانی بە تایبەتی لە کۆتاییەکانی چامپیۆنز لیگ چونکە ئێوە دەزانن تا یاری پێنجەم تا ئەنجامدانی یاریەکەی ساڵزبۆرگ کە یاری شەشەمی پاریس سەن ژەرمان بوو لە چامپیۆنز لیگە ئەم تیپە یەکێک بوو لەو تیپانەی وەکو تیپێکە ماڵاوی لە چامپیۆنز لیگا باز دەکرا باسییان لەوە کرد کە ئیتر پاریس سەن ژەرمان و ئەمساڵ ئینریکی لە چامپیۆنز لیگا شکستیەنە بەڵام چی ڕوویدا یاری ساڵزبۆرگ ئەگەر چی یاریەکی ئاسان بوو بردیەوە بەڵام بەدوایە مانچستەر سیتی هات دوو گۆڵی لێ تۆمار کرد بەڵامەوە لە ماوەی سی خولەک داگەڕانەوەی ئەنجامدا 4 گۆڵی لە مانچستەر سیتی تۆمار کرد و چووە ناو ئەڵمانیا لە شتوتگاردیشی بردەوانێ و وای کردی چەک بێ لەو تیپانی بە پاشکۆ بگاتە قۆناغی داهاتووی چامپیۆنز لیگ و لە پاشکۆ هات کاتێک هات لە لێڤەرپۆڵی یەکەمی چامپیۆنز لیگی بردەوانێ کە هەتا 21 خاڵیەنا تا کۆتاییەری کە بەرامبەر بە ئایندۆڤن بە پێگاتی یەدەگەوە شکستی خوارد و قۆناغی ڕابردووش سەرکەوتنی بەسەر ئەستۆن ڤیلادا تۆمار کردو ڕاستە تووشی ناڕەحەتیات بەڵام تووشی چامپیۆنز لیگ بەم جۆرێ بەرشەلۆنە ئێمەم ساڵ زۆر ستایشی بەرشلۆنە ناکەین بەرشلۆنە لە یاری ناو دۆرتموندا تووشی ناڕەحەتێکی زۆر گەورە هات بۆیە ئاسایی هەموو تیپێ لەم پاڵەوەندیا تووشی ناڕەحەتی بێتەوانێ پاریس سەن ژەرمانیش بە تمۆحێکی گەورەتر بەشداری لە چامپیۆنز لیگی وەرزی ئەم ساڵ کردووە و ئەوەی زیاتر چاوی لەسرت بۆ دەستەبەرکردنی نازناوەکە من پێتەڵێم پاریس سەن ژەرمانە نەوەکو ئارسنال ڕاستە هاندەری ئارسنال زیاترە ڕاستە چاوەکان لەسەر ئەرسناڵە بەڵام تمۆحەکە لە لای پاریس سەن ژەرمان زیاتر واقعیە وەک لەوە چونکە ئێمە دەزانین کە ناسر خلێفی پاژۆی کۆنتترۆلی فەڕەنسا و نازناوەکانی کرد ساڵانێکی زۆرە هەموو گۆڕانکاریانەی دەیکا لە پێناو ئەوەیە کە نازناوی چامپیۆنز لیگ دەستەبەر بکە کە لەسەر دەستی تۆخێڵی ژیاریی کۆتایی ئەنجامدا بەڵام بەرامبەر بە بایر مونیخ شکستی خوارد و نازناوەکەی لە دەستدا کەواتە ئارسناڵ و پاریس سەن ژەرمان دەبێت یاریی تایبەتمەند بچینە سەر واقعی یاریەکە تاوان دوو ڕاهێنەری خاوەن ستایلمان هەیە دوو ڕاهێنەرمان هەیە کە پشت بە هەموو دۆخێکی یاری دەبەستن بەڵام لە کۆمەڵێ خاڵدا جیاوازیان هەیە چۆن ئارتیتا ڕاهێنەرێک نییە چاوی لەوە بێ بە ڕەهایی هێرش ببە بەڵکو ئارتیتا تیپەکەی لە ڕووی لایانی بەرگریەوە لە ڕووی ڕێخستنی ناوەندەوە و دواتریش لە ڕووی لایەنە هێرشبەرەکەی بە پێویست لە نێو یاریەکاندا هێرش ڕێک دەخات واتە ئارتیتا بڵێ
خوێنکاری یاخود بۆ نمونە یاریدەدەری پیپ گواردیۆلا بووە و پیپ گواردیۆلاش سەرمەشقێکە لە سەرمەشقەکانی قوتابخانەی تۆتال فوتبۆڵ و پۆزیشنال پلەی بەڵام ئارتیتا بەڕادەی پێویست ئەمانجام دەدا تێکەڵەیەکی لە تیپەکەیان دروست کردو بۆ هەموو حاڵەتەکان ئامادێ تۆ چەند جار باست لە ئارسینال کە کردووە باسی چیت کردووە وتوتە ئارسینال هێڵێکی بەرگری زۆر بەرزیەیە و قورسەتی بتوانێت 3 گۆڵ لە ئارسینال بکات چونکە زۆر بە شێوەیەکی باش بەرگری تۆکماکە دە لە تۆتات فوتبۆڵە و لە پۆزیشنال پلەیە گرنگی بەلایانی بەرگری بەو جۆرە نادرێ بۆیە یعنی قسەیەک لەبارەی ئارتیتا ئەگەر بوو تێ خوێندکاری گواردیۆلا قسەی زۆر هەڵەیە چونکە ئەو زۆر پێچەوانەی قوتابخانەکەی گواردیۆلا کار دەکات بەڵێ لە شێوازی یاریکردنی 4-3-3 بەڵێ لە شێوازی مامەڵەکردنی یاریزانی ژمارە 8 یاریزانی ژمارە 7 لە کەمتر پشتبەستنی بە هێرشبەری ژمارە 9 کە هێرشبەرێکی سەرێحی ژمارە 9 کە پشتی پێبەستێ و پشت بە هێرشبەری وەهمی دەبەستێ بەڵێ لەمانەیە سەر بە قوتابخانەی پۆزیشنال پلەیە سەر بە قوتابخانەی تۆتال فوتبۆڵە بەڵام ئارتێتا تێکەڵ بەمە دیوی لایەنی قوتابخانەکانی دیکە تۆپی پێشی وەرگرتووە بە کلاسیکەوانەیە تر بە کاتێناچۆ هەمومانی تەطبیق کردو لە تیپەکەیە و پشتی تەواویان پێدەبەستێ کە ئەمە پێچەوانەی کارکردنی ئەم قوتابخانەیە ئەمە ژیری ئەم ڕایەنەرەیەکە مۆم خاڵانە لە خۆیدا کۆ بکاتەوانێ بۆیە مەبەستەکەی من لێرە چییە؟ مەبەستەکەی من لێرە ئەوەیە کە کەسێک پێی بوو تێ سەرمەشقی تۆتال فوتبۆڵ بەو جۆرە گرنگی یعنی ئەمە پێچەوانەی سەرمەشقی تۆتال فوتبۆڵە کە بەم شێوەیە گرنگی بەلایانی بەرگری بە بەڵام ئەمە خەسڵەتی ئارتیتا و تیپەکەی ئارتێتایە لەبارەی ئەرسناڵەوانێ ئێمە دەزانین 4-2-3 یاخود 4-3-3 ئەم ڕانەرە پشتی پێدەبەستێت دەزانین کە یاریەکی هاوسەنگ هەمیشە لە یاریەکاندا ئەنجام دەدات و ئارسینال بە پێویست هێرشەکانی بۆ سەرتی پێڕکابەر ڕێک دەخات ئەگەر بێت و ئێمە لە پاش دەرکردنی لیڤەرپۆڵ باسمان لە ڕوبەڕووبوونەوەی ئارسنال بکردایە بۆ پاریس سەن ژەرمان من پێت دەڵێم خودی خۆشم ڕاستەوخۆ دەموت نەخێر پاریس سەن ژەرمان ئەو تیپەیە کە باسانی لەسەر حسابی ئارسنال دەگاتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ بەڵام پاش دەرکردنی ڕیال مەدرید پاش ئەو دوو نەوەت خولەکەی بەرامبەر بە یەکێک لە باشترین ڕانەرەکان لە مامەڵەکردنی نەوەت خولەکە ئەنجامیدا کە کارلۆ ئەنشلۆتی بوو ئارسینال ئێستا ڕقەمێکی ترە ئەرسنال ئێستا دیوێکی ترە با من پێت بڵێم کە ئەرسینال لە ڕووی ئامادەییەوە بۆ گەیشتن بە یاری کۆتایی ئامادەکاریشی باشتر دەکا ئەم خاڵەت گوێ لێ بێ ئارسینال حەزەرێکی زۆر زیاتر دەکات لە پاریس سەن ژەرمان بۆ گەیشتن بە یاری کۆتایی کە ئێستا باسی ئەو حەزەرەت بووەکەم کە پاریس سەن ژەرمان بۆ نایکە یاخود بۆی ناکرێ یا چۆنە لە دیوەکە چۆنە لە پاریس سەن ژەرمان بەڵام من ئەوەت پێڵم کە ئارسنال و ئارتیتا حەزەرێکی زۆر زیاتر دەکەن بۆ گەیشتن بە یاری کۆتایی و هەمان سیناریۆ یاری ڕیال مەدرید پێم وایە ئارسنال یاریی هاوسەنگ دەکات بە پارامبەر پاریس سەن ژەرمان و پاش بەڕێوەچوونی یاری ناوبەناو ئارسنال هەوڵی خۆی دەدا بۆ تۆمارکردنی گۆڵ ئیتر چ لە ڕێگەی تۆپی وەستاو بێ چ لە ڕێگەی تۆپە جوڵاوەکان و یاریکردنی یاریزانەکانی بێ بە پێچەوانەوە پاریس سەن ژەرمان و حەزەرەی پاری ئارسنال ناکات یاخود ئەگەر بشێوێ بیکات ناتوانێت ئەو حەزەرەی ئارسنال بکات بۆ ئەگەر ئێمە باس لەوە بکەین کە ئارسینال تیپێکە دەتوانێت گرنگی بەلایانی بەرگری بە یاخود پارێزگاری لە تۆڕی گۆڵەکەیکە ئێمە سیرەکەین کۆمەڵێک کەرەسەمان پێیە کە ناوێکی دیارن و توانایەکی زۆر باشیانەیە و زۆر بەهێز دەرەکەون لە هەموو ڕوەکانە بۆ نمونە ئەگەر ئێمە جولیان تیمبەرس وەربگرین لە ڕووی لایانی هێرشبەری لە ڕووی لایانی بەرگریش تیمبەرسێکێکە لە بەرگری کارە ناواسەکان ئەگەر ئێمە کالافیۆری ئەگەر چی لاری ئەم شەو بەشدار ناکات کالافیۆری وەرگرین بە هەمان شەو لویس سکیڵی وەرگرین ئەو زیاتر لایانی هێرشبەرەکەی تێدا بەڵام لە بەرامبەر ئەمە چی کردووە هاتووە پشت بە یاکۆب کیوەردز دەبەسە کە بەرگریکارێکی پۆڵەندیە لە ماوەی ڕابردووەکو بەدیلی گابریێل ماگالایس و چەند جارێک یاری پێکراوە و توانێتیشی ئاستی بەرز بە تایبەتی لە دویارەکەی ڕیال مەدریددا پێشکەشوە خەسڵەتی ئەوەی هەیە دێتەوە باڵی بەرگری چەپ بۆ پڕکردنەوەی شوێنی سکیڵی و لەگەڵیشیدا ویلیام سالیبامان هەیە بەڵێ هەڵە هەیە لەلایەن ئەم بەرگریکارانەوە بەڵام ئەم بەرگریکارانە لە ڕووی یاریکردنەوە دامەزراوەیەکیان تێدا دەبێت ئەوەی کە کێشەیە بۆ ئەرسیناڵەوەی کە دامەزراوەی لە میارەیە تۆزێکە لەنی بۆ دروست بێ نەبوونی تۆماس پارتەیە چونکە بۆی کەڵەکەبوونی کارتەکانەوە کە بەشداری ناکە تۆماس پارتێ ڕاگرێکی زۆر باشی هێڵی ناوەند و بەرگری ئەرسناڵە بۆیە پاریس سەن ژەرمان من بڕوام وایە
ئەم یاریە هیچ حەزەرێ ناکات سەر ڕاوی لە دەرەوە یاریگای خۆیەتی پاریس سەن ژێرمان دەیەوێت کلێنی نەبوونی تۆماس پارتێ بۆ خۆی بقوازێتەوە دەزانێت ئەگەر بێت و ئەرسناڵ بە ئەنجامێکی باش لە نێو یاریگای ئیماراتا بێتە دەر بە گەڕانەوەی پارتی لە ناو یاریگای پارک دێ پرانسا ئەرکەکەی زۆر لەسەر قورستر دەبێت بە قەناعەتی من لە ڕووی ئامادەبوونی پێگاتەکەوە لە ڕووی ئامادەی تیپەکانەوانێ دۆخی پاریسم زۆر پێ باشترە تا ئارسیناڵ بەڵێ ئەرسیناڵ لە یاریگای خۆی دایاری دەکات بەڵام من پێم وایە ئەم هەلە لێرەدا باشترە بۆ پاریس سەن ژێرمان تا یاری گەڕانەوە چونکە بە گەڕانەوەی پارتی زۆر کێشەی ئەرسناڵ چارەسەر دەبێت پارتی یاریزانێکی بەڵێ ئارتیتا حساباتی ئەوە دەکات هەموو حەزەرێکی خۆی دەکات دەتوانێت بەڵام مجازەفەکردنی پاریس سەن ژێرمانت من بۆ باس دەکەم باسی ئەوە بۆ دەکەم کە پاریس ئەگەر بیەوێ گورزێ بوەشێنێ نابێ بیر لە یاری گەڕانەوە بکە ئەبێ لەم یاریەوە بیوەشێنێ ئەبێ لەم یاریەوە ئەسپی خۆی تاو با بۆ گەیشتن بە یاری کۆتایی چامپیۆنز لیگ چونکە ئێمە ئەم یاریە کەلێنی ئەرسناڵمانەیە ئێمە ئەم یاریە کەلێنی ناوەند و بەرگری ئەرسناڵمانە بێت لە ڕووی ئەمەدیەوە چونکە لە یاری گەڕانەوەیە کالافیۆریش دەگەڕێتەوانێ کە کالافیۆریش بگەڕێتەوانێ کالافیۆری دەتوانێت هەم لە دیتیکاسەکە شایاریکە و هەم لە بەرگریکارەکانیش لە هەر باڵێکیانە بێ یاریکە واتە ئەگەر ئەرسناڵ ئەم یاریە ئەنجام بێنێ لە یاری داهاتوو دەتوانێت بەرگری بکە و دەزانێ بەرگری بکە و سەرکەوتوش بووە لە ڕوویکردنی لایانی بەرگری و کوی بەرامبەر بە ڕیاڵ مەدریدی ئەنجامی ئەگەرچی ڕیاڵ مەدرید وەکو پێی زێرشی نەبر بەڵام ئەو یارەکەی بۆ ئاراستەیە بر کە خۆی ئێوێ بەبێەوەی هیچ هەڵەیە بکە بۆیە ئیشی پاریسە لە میارە ئیشی ئینگلیچی لە میارە کە میارێ بیەوە گورزی خۆی بۆشێنێ سەبارەت بە لویس ئێنریکی سەرمەشقێکی گەورە و گرنگ و گرانی قوتابخانەی تۆتال فوتبۆڵە پۆسشنال پلەیە سەرف ڕاهێنەرێکە کە تەنانەت ئەگەر دیقەت بدەن باڵەکانیشی لە ڕووی یارمەتیدانی هێڵی ناوەند و هێرشبەر بەکارهێنێ لە ڕووی کۆنتڕۆڵکردنی تۆپەوە بەکارهێنێ و ئارکێکی زۆر دەکەوێتە سەر پاچۆ مارکینۆس بۆی چی بۆی داوەزینی بەردەوامی ئەشرەف حەکیمی و نونۆ مێندێش ئەمە جگە لەوەی جیاوازی ئینریکیش گۆڕانکاری ئینریکیش لەگەڵ ئەو پلانەیە چییە پشتبەستنێکی تەواوە بە یاریزانانی ناوەند بە تایبەتی نێڤس و ڤیتینا کە دوو دوانەی تایبەتمەندن لە وەرزی ئەم ساڵی چامپیۆنز لیگە ئەگەر دوانەیەکی ناوەند ناڵێم تاچی ناوەند وەربگرە بەڵێ من لە ئاستی پیدری زۆر دڵنیام و چەند جاریش باسی پیدریم وەرە کردوون بەڵام ئەگەر دوانەیەکی تایبەت وەربگری لە ناوەندا دوانەیە کە باسی ئەو شاکارە بکەی کە لە یاریگادا دەیکەن دوانەیە گوەربگیری کە بە درێژایی ئەمساڵ ئاستێکی ناوازیان لە یارەکاندا پێشکەش کردووە و هاوکارێکی بەهێزی تیپەکەیان بوون دوانەی ڤیتینا و نیڤێزن بەسەر هەموو یاریزانەکانی ترە وەکو دوانەی یەکمەرکەز من بۆت باسەکەم یعنی بۆ نمونە ئەگەر ئێمە پیدری و دیۆنگ پێکەوە باسکەین نە ئەو کارانەی پیدری و دیۆنگ کردویانە هێندەی و کارانەی نیڤێز و ڤیتینا باش نەبووە یا هێندەی و کارانەیەوان گەورە نەبووە بۆیە ئێنریکی ڕاگررتنێکی زۆر باشی کردووە لە ڕێگەی نیڤێز و ڤیتیناوە بۆچی بۆ تیپەکەی بۆ هەم بۆ هێرش خستنە سەری هەم بۆ هێرش ڕێخستنی ئەمە چی کردووە ئەمە دەرفەتێکی تەواوی داوەتێ بۆ تەقینەوەی چی بۆ تەقینەوەی خفیچ ئاکفارە چخیلیا لەوەتیات و تا پاریس سەن ژێرمان ئەگەرچی لە گواستنەوەی زستانە هاتووە بەڵام ڕاستە خۆ کارلێکی تیپەکەی کردووە بڕۆ سێری کڤارا بکەن بەشداری هەڵ هێرشبردنەکە ئەچێتە ناو بۆکس یەتە لای ڕاز یاریەکە لە پشتی هێرشبەر یاریەکە لە کاتێکە هێرژێتە سەر پاریس سەن ژێرمان دەگەڕێتەوە باڵەکان هاوکاری نونۆ مێندێسەکە یعنی بەجددی ئەو گونجانەی کڤارە زۆر خێرا لەگەڵ پاریس سەن ژێرمانە شتێکی تایبەتە بەڵام هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ نیڤێز و ڤیتینا چونکە ئەوان دڵنیاییشی تەواویان داوە بە هێرشبەرەکان لە پێشەوە کە مامەڵەی خۆیان بکەن ئەوان ڕاگرێکی زۆر باشن لە پاریس سەن ژێرمانە و دەرفەتی تەواویان لەبەر ئەم تەقینەوە کردەوە لە هەمووی کاریگەرتر و لە هەمووی مەترسیدارتر بوونی عوسمان دیمبڵێ ئێمە چەند ساڵێکە بینەری عوسمان دیمبڵێ و ئاگامان لە ئاست و توانای یاریزانە هەیە و بە تەنانەت بە دۆرتمۆندی شەو لە تایبەتمەندیەکانی ئەم کوڕە تەواو دڵنیا بوون و کاتی هاتە بەرشۆن و پێکانەکان لە دوای پێکانەکان کە دواوی گرێبەستەکەی تازە کردوانێ بە تەئکید
دیمبڵێکی جیاوازمان بینیوە لا بەرشەلۆنەیە و هاتە پاریس سەن ژەرمانیش لووتکەی دیمبڵیمان بینیوە کە زۆرێک ئێستا وەکو باشترین باسیەکەن لە تیپەکە وەکو سەرکردەی تیپەکە باسیەکە بە هەمان شێومیش بۆ ڕاگیریە گەڕێتەوە کە ڤیتی ناو نیڤێس کردویانە کە من ماوەیەکی زۆرە سێری پاریسەکەم و پاریس سێری پاریسم کردو شتەکان بۆ جۆرە نەبوون بەڵام بەجددی بەبوونی ئەم دوانە و لێک تێگەشتنی ئەم دوانە تایبەتمەندێکی گەورە وەرگیراوە بەڵام خاڵێکی ئیتر جۆن کالۆ ڕامۆس یاریکە بارکۆلا یاریکار یاریزانێکی تر یاریکامە پاریس سەن ژەرمەن کێشێکی نییە سەرڕای هەموو ئەم ڕێخستانە و ئەم تایبەتمەندیانی کە بۆم باس کردی ئێمە تایبەتمەندێکی دیکەشمانەیە کەویش چییە؟ فابیان ڕۆیس فابیان ڕۆیزی ئیسپانی لە ڕووی جوڵە پێکردنی پاریس سەن ژەرمان و لە ڕووی هەڵسوڕاندنی پاریس سەن ژەرمانەوانێ قوتابیەکی زۆر ژیرە بۆ شێواز یاریکردنی پۆزیشنال پڵێ و کارکتەرێکی زۆر باشە بۆ جێبەجێکردنی پلانەکانی هندێکی بۆ زیادکردنی مەودا لە بەردەم کڤارایە لە بەردەم بارکۆلایە گەریاریکە لە بەردەم دیمبڵیا گەریاریکە واتە ئێمە لە پاریس سەن ژەرمان باس لە پێگاتیکی تەواو تۆکمە دەکەین لە ڕووی لایانی هێرشبەریەوانێ ئەوەی کە گلەی بێ لەسەر پاریس سەن ژەرمان تەنها مارچینۆسە ئەگینا ئێستا بۆ حاڵەتی دۆناڕۆماش ئەمساڵ دۆناڕۆما لە سەرکەوتن بەرامبەر بە لیڤەرپوڵە لە سەرکەوتن بەرامبەر بە ئاستۆن ڤیلایە لە هەردوو سەرکەوتنەکە پشتی شێری سەرکەوتنەکەی پاریس سەن ژەرمانی بەردەکەوێت و لە پێگاتەی نمونەیە بوو و تەنانەت لە لیڤەرپوڵە لە یاری گەڕانەوە بە باشترین یاریزانی نێو هەموو یارەکانی قۆناغی 16 دیاریکرا یارەکانی گەڕانەوە بۆ بەرامبەرەوە ئاسە بەرزەی پێشکەشی کرد کەواتە ئێمە لە بەردەم دوو تیپی تۆکماین بەڵام ڕەنگە ئاڵۆزی تاکتیکی یاریکردنی ئەم شەو وا بکە کە هاوسەنگ نەبێ ئەم یاریە هاوسەنگ نەبێ ئەم یاریە کاتێک کە گۆڵ کرا لەم یاریە ئێمە تەواوی تر بچینە ناو کەشوهای یاریەکەوە بەڵام گۆڵکردنێک هەتاوەکو گۆڵێک دەکرێت ئێمە ئاڵۆزیێکی زۆر لە یارەکەی بینین ئێمە ناڕەحەتێکی زۆر لە یارەکەی بینین ئێمە یاریی بە چێژ نەبینین بەڵکو پێویستمان بە گۆڵێ بەبەوەی ئەو یاریە بە ئاقارێکی تریا بڕا بۆی چێژی تەواو لە یارەکە وەربگرین و من پێم وایە جیاواز لە یاریێکی تر ینی زۆر تی باس لەم تی بگاتە یاری کۆتاییم تی بیاری بگات بە یاری کۆتایی من پێم وایە ئارسناڵ چانسیەوەی هەیە بگاتە یاری کۆتایی پاریس سەن ژەرمانیش چانسیەوەی هەیە بگاتە یاری کۆتایی بە یاری ڕاگرتن لە سوودی ئەرسناڵەکەم شەو دەرفەتێکی باش وەربگرێ بەڵامی تر دۆخی یاری گۆڵکردنێکی سەرەتا هەموو شتێکی یارەکە دەگۆڕێ ئەمەی کە بۆم باس کردی لەماوەی ئەم بیسخولەکەیە بە بڕوای من پێشهاتەکانی یاری ئەمشەو و خۆشمان پێکەوە دەیبینین شاڵا بەیانی باسی دەکەین و بابزانین بەدەر لەمە چ گۆڕانکاریی تر لە یارەکەیە ڕوودەدات زۆر بە خێرایی ئەمە لای کۆمنتەکان پاریس سەن ژەرمان یەک یاری دۆڕانەوە بۆچی ئامە بەس لە دۆڕانەکەی ئەستۆن ڤیلاشە شتێکی زۆر زۆر ئاسایە لەبەری پاریس سەن ژەرمان لە خول بۆی ژیاری ناکا و یاری ئەرسناڵی ئێمە گرنگترن نەوەڵ یان شتێکی زۆر زۆر تایبەتیە وڵاهی نازام کاگا کۆڵەی لێدوانەکەی هندێکی چۆن دەمنایە لێدوانەکەی هندێکی کێشەیەکی نییە بگرە حەماسەتێکی شە بۆ لایانی تیپەکەی ڕاستاڵ چوونە بەڵام حەماسەتێکە بۆ لایانی تیپەکەی هەنێش شدەیە کاکە ئەم ڕانەرانە کارێکی زۆر زۆر دەکەن بەڵام تۆ لەو لاوە دەبینی منداڵێکی 7 ساڵ منداڵێکی 18 ساڵ دێت پرسیاری بەنەوە ئەیاشتێکی لێ دەکا حەق بە ڕانەرکە ئەگەر بەدڵیشی نەبێ ئارسیناڵ 4 پاریس 2 دیفاعی ئەرسناڵ زۆر باش نییە بەعکسەوە دیفاعی ئەرسناڵ زۆر باشە بەڵام شێوازی کەلێن دروستکردن تیا چونکە ئەرسناڵ بە دامەزراوەی دیفاعیەکە بە تاگ نایکە ئەگەر بە تاگ بێنە وڵاتی وێرز باش نییە بەڵام لەگەڵ مەنزومەکە دەتوان دیفاعیەکی باشکەن ئەوڵێن ڕۆدیگەر پشکهینی بۆ ئەنجام دراوە نەشتەرگەری بۆ ئەنجام درا و 6 بۆ 8 دەفتە دوور دەکەوێتەوە کاکە ڕامەنگیان سبەی باسی بەرشلۆنە دەکەین ناوەندی پاریس باشتریان ناوەندی ئارسناڵ بەڕای من ناوەندی پاریس باشترە کاگەڵ کەوت بڕواکە واقعی تاکتیک ئەنی لە کووردا حاڵیبوونی زۆر زۆر کەمە ئەم وشەیە بەداخەوە کۆمەڵێ هاوڕێی ئەزیز خستویدێتە سەر زاری دەمی ئەموو ئەو تاکتیک وشەی شێونە ئاسان نییە خەڵەگەونە بە ئاسانی نایبێنێ بابەتێکی زۆر زۆر قوڵە و تاکتیک من زانیاریەوەشم پیاون هەموو ئەوەی کە تۆڵی کابرا تاکتیکیە تاکتیک
لە 10 سانیە بەکارهێنرێ لە 15 سانیە بەکارهێنرێ تاکتیکی سێخولەکیمان نییە تێگەیشتن بابەتی تاکتیک بابەتێکی زۆر ئاڵۆزە ئەنجە تاکتیک تۆ بۆ نمونە ئەبێ بزانی ئەم 15 خولەک سیانزە ئەگەر تێبگەی لە تۆخێڵ پار قسەیەکی کرد وتی ڕیاڵمەدیت 8 خولەک پێشەوە نازانی بە تەمای گۆڵە ئەمان پێیانەوت گۆڵی خۆوەچیلی بەڵام خۆی ئەم موشەیە ڕاستە بڵاو بۆ تۆ لە ناو میدیا بەڵام حاڵی بوونەکەی زۆر قورسە من زۆر بە دوایە چوم هێشتا بەتەواوەتی لێ حاڵی نەبوو چەند ساڵ ئەزمموی دیاگەم هێشتا بەتەواوی لێ حاڵی نەبووم بۆیە ینی من بەداوای لێبوردنەوەمەتان پێڵم بۆ ئێوەی بینەر ئیشیەوە نییە ناوی ئەم موشەیە بێنن ئەم موشەیە زۆر قورسە تۆ بڵێ وەرە بڵێ شێوازی یاریکردنی فلانەتی بڵێ شێوازی مامەڵەکردنی فلانەتی بەمە تەندروستە بەڵام مەچۆرە قاڵبی وشەی تاکتیک چونکە زۆر کەس باسی تاکتیک دەکات بەڵام بەخوای گەورە ئەمنە لە تاکتیک حاڵی نییە و پیادەکردنی تاکتیک بۆ پێشاتەکانی تاکتیکیش حاڵی نییە چونکە بابەتێکی زۆر ئاڵۆز و تایبەتمەندە. کاک حەسەن ئەم شەوەرکی ئەرسناڵ قورسرە تاوەکو پاریس چونکە پاریس ئەم ساڵ زۆر جیاوازە لە وەرزی ڕابردوو گرنگترین نازنەوە بۆ پاریس. کاگیادگار ئەڵێ بەڕای من ئەرسناڵ و بەرشلۆنە یاری کۆتایی یەکەن و بەرشە دەبێتە پاڵەوان بە هەرەونەی بخوێنینەوە بەسە کاگیادگار. کاگەر سەلانجان یەک نامە بنێرە بۆ هاوڕێیانی پەیام پێی بینێرە بۆ پیجی پەیام سپۆرتەکە بەسەر ئەو جووتە چاوم داوای لێبوردنەکەم بەخوای گەورەی ئێستا کەم کۆمنتت نووسیوە ئێستا ینی بەجددی من بە وردی لێ تێگەم بووبوورەگەر لە سەرقاڵیمان ینی نەمانتوانی بێ وەڵامێکت بێنەوە بەس بەسەر چاو ئێستا پیجێک بکە بۆ نامەیە بکە بۆ هاوڕەکانم لە پەیام یاخود کۆمەڵی هاوڕێی نزیک میتیە لە فەیسبووکە بۆ نمونێکی لەوانە کاک مەسوور ئێستا نامەیەکی بۆ بکە با هەموو شتێکت بۆ بنێرێ و بابەتەکە بۆ چارەسەرکە. کاک مەسوور خۆشیە ساڵێ یارەکە لەو پەڕی تەکتیک و وردەکاری بە چێژ من پێم وایە ئەوە منەڵێم باسی وشەی تەکتیک مەکەن تکاتان لە یەکەم وردەکاری بە چێژ من پێم وایە پاریس کەمێک نزیکترە لە بردنەوە. ئەم شەو مفاجە ڕوودەداتنە وڵات چ ئەرسناڵ بیباتەوە مفاجە نییە چی پاریس بیباتەوە هیچ مفاجە نییە. کاکژیر ئەڵێ لە یارەکەی ڕیاڵ بۆم دەرکەوت ساحە و سەختیان دەرکار لە ئەرسناڵ ناکات پێم وایە گەر بە جیازی دوو گۆڵ ئەرسناڵ ئەم شەو بیباتەوە لە فایناڵە بە تاکید دەمە بابەتێکی وایە. کاکە ماریۆ دەستی تۆش خۆش. کاک فەرا دەڵێ بۆ چوونی تۆوە نابێت یاری هەم شەو لە نێوان ناوە ڕاستکارەکانە بێ من باسی کلیلی سەرکەوتنم بۆ کردی نەمووت ئەرسناڵ پارتیتیانە بۆ یە کەلێنەکەی بێ ئارتیتا پڕیکاتەوە هێزی پاریس سەن ژەرمانیش لەلایەن نیڤێز و ڤیتیناوەیە بە دڵنیایی وایە. کاک کازیان ئەڵێ ئەرسناڵ ئامادەترە. کاکە ڕێوازیان بەخوا من ئەهلی ئەوەیان نیم و خۆتان بیخوێننەوانێ با من کۆمنتەکە کوی خۆی نەخوێنمەوە. بە بڕوای من بەخت و شانس لە تۆپی پێدا نییە هەوڵدان و هەڵە نەکردنە ئێجا خۆی هەڵە نەکردن یاخود هەڵەکردن لە شانسەوە ڕوودات لە بەخت و شانسەوە ڕوودات وەڵای لە هیچ شتێک ئەگەر ینی کەمێک قەزاب ینی ئێمە بە دیوێکی عین تۆزە لە دووە شێرعەکەی گوناحبار نەبین لە هیچ شتێک ئەگەر شانسە نەبوو نەدەستی بەرێ و نەتاوی بەرێ و نە خەریشی بە. ئەم شەو شەڕی ناوەندە بابەتەکان هێڵی ناوەڕازەم یاری یەکلایی دەکاتەوە بەڵێ بە تەشید کاک سیامەن سڵاو لە تۆش. مەسروورجان بۆ کاک ئەرسەلانی بنێرە لەبەروی کاک ئەرسەلان گلەیمان لێ دەکات کاک ئەرسەلان فەقیانی بزانە چ داواکاری چییە. ئەمە یاری ئەم شەوە کە تایبەتمەندێکی گەورەی هەیە ئەمەش کۆمنتی هاوڕێیان بوو کە لەبارەی یاریەکەەوە دوان سپێیش یاریی گەورەمان هەیە یاریی ناوازەمان هەیە ئێمە بەڕاستی من پێتەڵێم لە هەردوو یاری چوارگۆشەی زەڕینی چامپیۆنزیک بە تایبەتی یاری ئەم شەو هەمومان چاوەڕێی یاریی بەهێز و پڕڕکابەری و پڕچێش دەکەین بەڵام من وەکو خۆم دەڵێم پێویستمان بە بوونی گۆڵێکە پێویستمان بەکردنی گۆڵێکە تاوەی ئێمە چێژێکی زیاتر و زیاتر و گەورەتر و یاریی تایبەتمەندتر لەلایەن هەردوو تیپەوە بینین. تا سپێی پێتان دەگەمەوانێ خواتان لەگەڵ ئەگەر ئینشاڵڵا دەرفەتیش بوو دوای یاریەکەش هەر بە لایڤ دێمەوەلاتان خواتان لەگەڵ.